تەنابەری بوو یەک ژیانە مڵەتی کوردن ڕۆژاوای کوردستانی بە تایبەت پشی شۆڕەشا سووریێ گۆ بە هەزاران کۆچبەر بوون لە دەولەتێن دەردۆرە سووریێ و پشی 4 ساڵ و نیڤان ژبێ شۆڕەشێ و نەبوونە چارەسەرکردناوێ خەلکێن سووریێ بە تەمامی و بە تایبەت گەلێ کورد بەر بە ئەوڕۆپاوە دەچێ تەولێ هەبوونە ڕێیان نەخۆش و گەلک جاران مرۆڤ ژیانە خۆش دەست دێ بە سەدەمانە بوونە تەناهی و ئارامی لە دەڤەرێن سووریێ و بۆ جهێ مەترسیێ بە تایبەت ئالیە گوهرینا دیموگرافیا دەڤەرێن کوردی لە ڕۆژاوایی کوردستانی أجبي يعني عالمي يعني شغلنا معايا طبعا تذكر شغلنا معايا يعني حتى صرفي بس يجيب شيء شغل كين بويا بقول عالم شاذ وجو قال لك ناخره وعالم يا أوروبا جي يعني قال لك دشيجي له عالم متدايق أغلب العالم كيم شغل يا شغل نينا تفهمكر فقيرية بعض مجبورة ما يشكن تفهمكر يعني حل نما جواري ده شارنا ما تفهمكر شغل فنية عالم بطال مانن وآد دواجي فقدتي درن وآسياجي أرزاق نمان وبلا شغل تنية عالم قشترت كثر هناك دبینن گۆنەبوونا کار و ژیانە دناوا خەیبەتەدا و دیارکردنا چارەنووسا سووریێ سەدەمێن پەنابەریە خەلکن ڕۆژاوای کوردستانینا بەر بە ئەوڕۆپاوە بە تایبەت ئالیێن گنجاوە أبا زررك أبو ملتي محققة أفدار كتنا أم هيفيدورين كو جهد بيواني دارجي بشين هزرا كي دوي چندي دو بكن سنورا كي دانن بوه در كتنا چونكي گنجد ما پاشا روجاوي ولاتينا وقتی عن بيجين حقيقة چل كمپي بيتيون در بي كمپي بيتن أف در كتنا زرر زياترنينا ومخابن كو أف ديار دوي ديموهي كي دست بكريا کۆچبەری بووە سەدەما بالاکردنا دەڤەرێن کوردی بە تایبەت لە ڕۆژاوای کوردستانی لە گۆرنەرینا چاودێر و شۆپێنەرێن دەڤەرێ نەمازە ئەف پەنابەریە گۆ ئیرۆ بەر بە ئەوڕۆپاوە دەچێ ژێ کامپادۆمیز جەمیل ئۆسێ ئارک